خاڵی تۆ گەر بە خاڵی تۆ نەکێشم مەقسەدی تیرم هەدەف کەی دەبم غەواسی دەریای گەوهەر و دەور و سەدەف نەقدی ڕۆحم حازرم بیکەم نیساری مەقدەمت من لە دەرماڵی جەماڵت گیانی شیرینم بەکەف من ئەوامێکی نەفامم تۆی ئەرستۆی حکمەتم خۆ لە تۆم کرد کەسبی عەقڵ و عیززەت و شەرم و شەرەف شەوق و زەوقم عیشقی تۆیە بۆیە شانازیەکەم کێ دەزانێ من موریدم پێم دەڵێن پیری خەرەف انتظاری نیم نیگاهت وام لە مەیدانی وەفا بۆ سپاهی غەمزەکانت ڕادەوێسم من بەسەف ژینی من عیشقێ جەماڵت تا بە ڕۆژی مردنم من بە مەیلی تۆ دەژیم و وەحشیان ئاو عەلەف دەم خۆش خەندەخەن زۆر سپاس خۆشەویستانی قەلەندەرخانە ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد خۆشحاڵین کە لەگەڵ هاوکارم خەندەخان لە دیدارێکی تری بەرنامەی قەلەندەرخانە بە ئێوەی خۆشەویستەگەینەوە بەرنامەی ئەم جارەمان قسەکردنە لەسەر یەکێک لە شاعیرانی ڕۆژهەڵات بە تایبەت شاعیرانی ناوچەی هەجیج کە ئەویش میرزا سەعدوڵڵای خەدیریە یان میرزا سەعدوڵڵای هەجیجی بۆ قسەکردن و لێدوان لەسەر ژیان و شیعرەکانی ئەم شاعیرەی کوردستانی ڕۆژهەڵات بەڕێز مامۆستا مومین نووری لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتی مامۆستا بەناوی خۆی گەورە منیش عەرزی سڵام و ئەدەبم هەیە لە خزمەتی ئێوە و بیسەران و تەماشاچیانی بەڕێزە ئارزوی سەرکەوتنتان بۆ ئاخوازم زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون هەمیشە لە کاروباری فەرهەنگی و ئەدەبیا هەروات تایسە سەرکەوتوو بوون هەر سەرکەوتووتر بن هیوادارین زۆر سپاسی تۆکەین هەروەها خات و هێسار هاوکار بە ئامێری عود بەشدارە لە بەرنامەکەمانە بەخێر هاتی خات و هێسار مامۆستاجان ئێمە وەکو نەریتی بەرنامەکە هەر شاعیرەکە باسی بکەین بە تایبەتی ئەو شاعیرانی کە ناویان کەم بیسراوە لە ناو فەرهەنگ و ئەدەبی کوردیە بە تایبەتی شاعیرێکی وەکو وڵێن میرزا سەعدوڵڵای خەدیریە کە بە خەدیریش ناو بانگی دەرکردووە هەروەها بە هەجیجیش ئەمانێ پێمان بڵیت کە میرزا سەعدوڵڵای خەدیری کێ و ژیانی چۆن بۆ سەرەتای ژیانی چۆن بووە میرزا سەعدوڵڵای خەدیری یەکی لە شاعرە بەرزەکانی ناوچەی هەورامان بە تایبەت ناوچەی هەجیجە خۆی هەر خەڵکی هەجیجە ناوی سۆفی حەبیبە و ئەویش کوڕی سۆفی خدرە و لە یەکێ لە تایفەکانی هەجیج کە تایفەی وەڵیانی پێ ئەڵێن یا وەلیان لە هەجیج هاتووەتە دنیا و دایکیی ناوی مینا خانمە ئەم شاعرە بەرزە لە ساڵی 1302 کۆچی ڕۆژیاری لە ئاوایی هەجیج یعنی 98 ساڵ لەمەوبەر هاتووەتە دنیا مامۆستاگیان 1990 مامۆستاگیان بۆی بینەرانمان ئاشنا بن بەو جوگۆرافیایە هەجیجەکەوێتە و کوێوە و ئەو نووسەرانە و ئەو شاعیرانی کە تێیا هەڵکەوتوون کێبوون ئێمە هەورامانمان لە هەورامانی ڕۆژهەڵات لە ئێرانە ئەبێتە سێ بەشەوە بەشێکی کە نزیکی کامیاران و سنە و مەریوانە پێڵێن هەورامانی ژاوەرۆ و بەشێکیی کە هەورامانی تەختی پێڵێن کە ئەویش تقریبان بە مەریوانەوە بە سەڵاوە نزیکە پێڵێن هەورامانی تەخت و بەشی لای خواریچی یعنی جنوبیەکەیی کە سەر بە شارستانی پاوەیە و نۆس و نۆتشەیە ئەوە پێ ئەڵێن هەورامانی لەهۆن هەجێج کەوتووەتە ناو هەورامانی لەهۆنەوە ئەم ئاوایە بە هاتنی پیاوێکی بەرز بە ناوی کۆسەی هەجێج دامەزراوە ئەلبەتە سابقەی تاریخی کۆنی زۆر بەردەوەی کە کۆسە هەجێج بیر کۆسە هەجێج 1240 ساڵ لەمەوە پێش هاتووەتە هەجێج دامەزراندووە باسی لەسەر هەجیج زۆرە چۆن باسکەم ینی داستانی یەکجار زۆرە وەری من گەرەکمە باسی علیمیەکەی بکەم ئەم ئاوایە بە 2-3 تۆ مەشهورێ
یەکیان سنایی دەستی منتەقەی هۆرامانە ئاخرێمە منتەقەی هۆرامان لە ناوی کوردەواریە بە کارە پیشە دەستەکان و ئەیان ناسین هەرچی پیشەی دەستیە لەسەر ئاسن لەسەر چێو لەسەر بەرد لەسەر پەژموموو کە کراوە لە منتەقا ئینی منتەقەی هۆرامانە ئیسا هەجیج لەناو هۆرامانە مەشهورە توانیوانە پێویستیان بە کەس نەبێت ڕاستە هەتا مەرحومی مامۆستا قانع لە شێعرێکە بەناوی بەرهەمی وڵات بەحسی هەجیج ئەکا ئەڵێ بۆ بەرهەمی وڵات و پیشەسازی مەملەکەت هیوان بە عیلی هەجی دەکە خەیرابی تو نەسرەوێ ئەڵێن ڕۆژێ ماڵی لەبانە ئەبێ ئەسرە وەختەیەک ئەچێتە بازار تەواشا ئەکامە 2 نەفەر هەجیجی خەرکن شانۆ لە تەرە فرۆژن تەواشا ئەکات لەسەر تاپایان هەمووی دەستکردی خۆیانێ مامۆستاگیان ئێمە وەکو بەرنامەی قەلەندەرخانە کە بەرنامەیەکی ئەدەبیە بەلامانەوە گرنگە بزانین ئەو نووسەرانی کە لە هەجیجە نووسینیان هەبوو هەڵکەوتون کێبوون ئەمن کا ئیشێک کە خۆم کردومە لەسەر باسەوادەکانی هەجیج لە 250 ساڵ تایسە 74 زانا و مەلای هەجیجم شەرحی زیندگی بۆ نووسیون نزیکی 20 نەفەریشیان ماوە پیاوی بەرزی گەورەی زۆریان تیا هەڵکەوتووە لەن مەلاکانی مەریوان وەختی شەجەرەی خۆیان ئەخوێنەوە زۆربیان ئەگەنەوە سەری مەلاکانی هەجیج لە هەجیجا مەلایەک بووە بە ناوی مەڵاجانەڵا کە لە ئاوایی دێوەزناوە هاتووەتە هەجیج ئەوە ئەوێتە باوا گەورە و بناغەدا ڕێژی مەلاکانی هەجیج ئیسا مەلای زۆری گەورەی تیا هەڵکەوتووە وەکو مامۆسایانی کە مەدەحمەمینی کاریسانان کە حدودی 500 ساڵ لەمەوە پێشفەوتی کرد باوکی ئەو لە هەجیرە چووە بۆ مەریوان لە بالکات 1-2 مامۆسا بوون لە دووڕوا بوون لە ناوی هەجێجا خۆی مەلاجەسیمان بووە بێژگەلەوە کە زانای علومی دینی بووە زانای ئەستێرەشناسی بووە ئەو ئۆستادە کە مەلاجەسی میناوە لە ئۆسترلا بوو علومی عەرەبی و علومی ڕیاضی کامڵەن وارد بووە و حتا ئەڵێن من بیستومە لە خودی مەرحومی میراث عەڵام بیست ئەویج نەقلی نەفەرێکەوە کرد کە مێرزا مامۆستا مەڵاجەسیمی چاپێکۆت ئێوە لە ئەچوو لە کێفەکانی هەجێجا خاکی ئاهاورد ئەی کوڵان نۆقرەی لێگرت بعضی قرانی لێ درۆزەکردن قرانەکانی دەورەی قاجار مامۆستاگیان درێژە بە باسەکانمانەیین بەڵام پێمان خۆشە ئەگەر کاک حەمید شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە فەرموو مای عز و شەرەف یا بۆ بەشەر پەرژی نەژن حامی حلم و حەیا و تاقەت و تەمکی نەژن کۆمەک و یاریدەری غەمخواری وەزعی زیندەگی بوردەباری ڕەنج و زەحمەت قانع و مسکی نەژن بۆ ئوموری ئیجتیماعی یا نەزافەت هەر ژنە بۆ وەسیلەی دین و دنیا بۆ حەیا پەرژی نەژن نانەوا و خەیات و حەماڵ دکتۆر و بێهداشتە ئەو لازم و مەلزومی ئینسان لایەقی تەحسینە ژن کارگای ڕێسەندەجی و دەستکاری قاڵی بافیە ئەو معلم بۆ مناڵی وەرزش و تەمرینە ژن ئاشنای ئاشیانە و مەنزڵ و ماڵ و مناڵ بۆ مەحەلی ئیستیقامەت دەرنەزەر تەئمینە ژن مەشوەرەتکردن لەگەڵ ژن کاری دنیا لازمە بۆ فەرەحبەخشی ڕەوانی وەک دەوا تەسکینە ژن قووەتی ڕۆح قووەتی دڵ سەحەتی دنیا ژنە هێزی ئەژنۆ حاڵی پیری نووری چاو دوربینە ژن دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش خاتونگیان مامۆستاگیان لەم شعرەی کاک حەمید خوێنیەوە بۆمان دەرەکەوێت کە شاعیر چەندێک گرنگی بە ژنداوە بەڕێستان لەسەر ئەمە چیمان پێڵێ ئەمن باوەرم لەسەر ئەوەیە کە مامۆستا پیاوێکی وردبین بووە لەسەر مەسائیلی ناوچەی هۆرامان و کوردەواری بیری تیژی بووە نەتەنیا لەسەر ژن لەسەر پیاو لەسەر سەنعات لەسەر کۆمەڵ لەسەر بیری تێش لەسەر خوێنەواری ئەم پیاوە شیعری زۆری بووە لە هەر بەشێکە
شتێکی وتووە ئەمن خۆم بەبوونەی ئەوە خزمەتی لە بینمانەوە بووە لە خزمەتیا زۆر بووم بەڵام مامۆستاگیان خزمەتیەکان چۆنە تۆ بەڕێزت ئەبیت بە چی شاعر؟ بەڵێ تقریبا مامۆسا ئەبێتە خاڵۆی من بەڵبەتە نەخاڵۆی ینی دایکم خوشکی ئەو بێ باوکم یەک دوو ژنی هێناوەی یەکیان خوشکی مامۆسایە بەبوونەی ئەوە کە ئێمە ئێرتێباتمان زۆر بووە و من زۆر لە خزمەتیا بووم و زۆر شتم لێ یادگرتووە و هەمیشەیج لە بیری ڕاوێشکردن لەگەڵ خەڵکا بووە قسەی باشی بۆ مردم کردووە ئەلان من بۆ خۆم ساڵێکیان تقریبان ساڵی 74 خۆمان کۆچی ڕۆژیاری نامەیەکم بە شێوەزوانی هۆرامی بۆ نووسی ئاخر مامۆسا چون شاعری بەر لەم فێترەیە کە ئەیسە کوردی نووسین لەسەر ڕسم و خەتی ئێمڕۆژە هەم هەورامی و هەم کوردی پێ نووسری لە زمانی ئەوانە ئەوان شێعرەکانیان بە شێوە فارسی ئەنووسی ئەم حرەکاتە کە ئێمە ئەیسە ئەیدەن بە کەلیمە ئەوان نەیانەدا هەر وەکو فارسی ئەیان نووسی ئەمن نامەیەکم بە هەورامی بۆ نووسی ئەویش لە جوابیا لە خزمەتگیان پێمان خۆش ئەگەر بۆمان بخوێنیتەوە بۆی بینەرانیش ئاشنا بن بەو بانیشاو لە خزمەتان نایخوێنمەوە ئەلبەتە نامەکەی دۆری 38 بیت بوو چون وەخت نییە من هەمویان بخوێنەوە ئەمما ئەوەیە کەوا نەسێحەتە بۆ منی وتووە کە چۆن بم منیش حەزەکەم دۆستان بزانن ئەگەر خوددا ڕیکێ بێرە هەمومان وابین ئەو شتێکی زۆر باشی وتووە چەند بیتێکی ناخوێنمەوە ئەم چەند بیتی نزیکە دەبیتە لە خزمەتان نایخوێنمەوە ئەڵێ وئین یەکادوو چون حەسارت بێ وئین یەکادوو چون حەسارت بۆ جەدیدەی بەخێڵ نەگادارت بۆ عاشق بە تاعەت حەقی کردگار مەحفوظ بیجە شەرفی عەزابی النار دڵ بە فەراغەت بە متاڵەعە پێی نووری ئیمان بێ مباڵەغە وردە زەبانت ئایە و حەدیث بۆ شعارت تەبلیغ تەقوا و تەدریس بۆ دایم دەسوودین با ئامادە بی چون معتەکێفان ڕۆی سەجادە بی زەمزەمەی تەسبێ وردە زەبانت فایز بی بە فەیز ئایە قورئانت مەجلێز نشینت ئەهلی عێرفان بۆ تەقوا پیشە بۆ ساحیب ئیمان بۆ ماقوڵ و ئەدەب ئۆجاغزاوە بۆ دڵپاک و سالم ساف و ساڵە بۆ بەتایبەت ئەم دوو بەیتەی ئەخیریە ڕەفیقی هەرزەی هەرگیز مەکەرە دەخیل ود نەبزی ئادەردی سەرە سعد نەفاماش با تۆ فامت بۆ تامایە و خەیری سەرنجامت بۆ مامۆستاگیان ئەو دوو بەیتەی ئەخیر ئەگەر بۆمان ڕوونکەیتەوە باشە بۆ بینەران ئەفەرمێ ڕەفیقی هەرگیز مەکەرە ئینسانێک کە هەرزەیە و نادانە تۆ هەرگیز ڕەفیقی مەکە چون ئینسان لە ڕەفیق هەرچی سەوەمەس تێتە ملیە یا ئەگەر بۆ باری چیاوێ لە ڕەفیقی باش هەرچی شتی باشە وەری ئەگرێ دەخێل ود نەبزی ئادەردی سەرە دەخێل خۆت نەخەیتە ناو ئەو دەردی سەرە ڕەفیقی خراپە ئەلبەتە فەرمێ سعد نەفەماش من ئەڵێم زۆر چاکی فامیوە سعد نەفاماش با تۆ فامت بۆ سعد نەیزانی با تۆ باش بزانی تا مایە و خەیری سەرنجامت بۆ تا ئەمەی سەرنجامی تۆ بە خەیر و خۆشی و چاکە بێ بەڵێ مامۆستا لایەنێکی گرنگی ژیانی میرزا سەعدوڵڵا ئەوەیە کە سنعەتکارێکی زۆر دەستڕەنگین بووە و لە گەلێک جۆری سنعەتەکانە کاری کردووە هەتا تەنانەت ئەو سنعەتانەی کە وردەکارین وەکو دروستکردنی سەعات و سەعاتچێتی و سەنگتاشی و دارتاشی و ئەم کارانە وەکو باسەکرێ نازانم بەڵێ چەند سەنعاتی هەبووە ئەگەر بەڕێز بەڵێ باسێکی ئەو لایەنیمان بۆ بکەیت مامۆستا سەعدوڵڵا هەروە شاعرێکی باش بوو نووسەرێکی قەویج بوو ئەو لە هەجێج هاتووەتە دنیا بەڵام بە بۆنەی ماڵی باوکی باریان کردووە چووەتە ئاوایەکی ژاوەرۆ بە ناوی کانی حسێن مەگیلەویا بووە مامۆسا بۆ نووسینی نامێ باش بۆ لای پیاوی گەورە ئەو خەڵکە ئەچوونە خزمەتی ئەو خەتی زۆر خۆش بوو ئەلان من نمونە خەتی ها بەلامەوە ئەو شیعرەکە نووسی بووی بۆم ئەگەر پیویست بوو نیشانی ئەدەم و ئەلان بەلای منەوە هەز زۆر خەتی خۆش بوو زۆر ئینشای قەوی بوو
بێژگە لەمانە چوار کەسابەتی ئەزانی ئەو ئینسانە بیرێکی تێژی عەجایبی بوو یعنی تەواشای هەرچیکەی بکردایە ئەو پڕی ئەخوێندەوە ئەو شتانەیە کەوا من یادداشتم کردەوە ئەلبەتە چوار دانە کەسابەت بەڵە بوو چێوتاشی بە ئەنواعیۆ ئاسنگەری بە ئەنواعیۆ هەرچی شتە لە ئاسن ئەو توانی دروست بکە لە فلس کلکەوانەی درۆزە کرد گۆشەوارەی درۆز ئەکرد خشڵی ژنانە لە منتەقەی کوردەواریە فرە باو بووە وەکو ئیسە نییە کە ئیسە ژن خشڵی نەماوە هەر بووەتە تڵاجاران لە نوقرە و لە باقی فلزەکە درۆزەکە لە زیو درۆزەکریا ئەو هەموو نوعی درۆزەکرد لەحیمگەری مزگەری دوو ئیشی فرە عەجیب بووە یەکێ دروستکردنی سەعاتی ڕۆژیاری دووەمی سەعاتی ئاوی ئەم سەعاتی ڕۆژیە کورتەیەک بۆتان باسەکەم مهمیەکەی چێ ئەمەسایە کە ئەم ئازیزە لە سەنعی 12 ساڵانە بووە ئەمێ دروست کردگە من ژیان نامەیەکەم کامڵە نەخۆندەوە ئەم لە هەجیجا و یەکێک لە هەوارە بەرزەکانی هەجیج بە ناوی گاوڵ کە هاوێنانە مردم ئەچوونە ئەوێ باریانە کرد ساڵێکیان ڕەمەزان ئەبێ و ئاخرمانگی بەهاریج ئەبێ ئاوایەکە تەنیا یەک دانە سەعاتی مامۆسایەتی ئاوێ ئەویش مامۆسا سەعدەڵایش هەم سەڵاتکەر و هەم بانگوێژە مناڵی 12 ساڵیشە بۆ ئەمە وەختەکە بزانن مامۆسا سەعاتەکە هاتە دەستی ئەڵێ مامۆسا 24 ساعت بەلامە من خۆم دانەی دروستەکەم مامۆساجی ئەڵێ سەعدەڵای ئەم قسانە چیەکەی تۆ 12 ساڵێت ئەڵێ قوربان با 24 ساعت بەلامەوە بێ باشە بانچاو من دروستەکەم ئەو تێ لای کەپرەکەی خۆیانە لە بانی سەکۆیەکە بە دایرە تێ اینێ قوڕێک پانگ ئاکاتۆ چۆڵکەیەک ئەچەقینێ بەناو وەسەتیا ئەو کاتانەی کەوا خۆری ئەکەوێ بەیانی کە خۆر ئەکەوێ و کە سێبەربەرەوە خوار ئەچێ بە ئینی 15 دقیقە نیم سەعات 45 دقیقە سەعات تەخمینیان لێ ئەدا 24 ساعتەکە بووە بەدەستێرێ ساعتەکە ئەنێرێتەوە بە مامۆسا ئەڵێ مامۆسا تۆ 24 سێدات و بڵێ تا من بڵێم سەعات چەندە بێلەخەرە هەر مامۆسا لە 24 ساعتەکە بانگەکە کەپرەکان خوار و ژوور بوو سەعدەڵا سەعات چەندە ئەو دقیق وەختەکە ئەڵێ سەعەڵڵا چییە ئەمە ئەڵێ وەڵا قوربان سەعاتم دروست کوێ ئەڵێ دەی بیرەباتەوە ئەرێ نابێ ئەبێ جەنابە زەحمەت کێشی بێتەشی بێ واتە زۆر زیرەک و لەلایەنی زیهنیە زۆر وشیار و مامۆستا بنویستم بێ مەسەر ئەوە ئەم مەسەلەی ئەم سەنعەتکاریە لە ناو شیعرەکانیە تا چ ڕادەیەک ڕەنگی وڵای لە ناو شێعرەکانیشە باسی کڵاش و چۆخەڕان کوعلان شێعرێک ئەگەر وەخت بوو من بێخمن بازی وەتەنە باسی وەتەنەکەش منزورە ئەوایی هەجێجە ئەو لە غوربەتا بووە شێعری 4-5 دانە وەتەنی هەز یەکیان هەر باسی ئەو سەنعەتانە مقدارێ واتیا باسی خۆڕانکەوتەی واتیا وەلی ئەوانەی هەموو نەوتووە ساعتی ڕۆژیاری دروست کردە ئەو زەنگیانە تڵانە کە لە رووسیا ئەهات مردم ئەیکردە ژنان ئەیان کرد فێس و ئەیان کردە سەریان لە منتەقەی کوردەواریا بوو ئەو خۆی دروستی ئەکرد حەزەکەین ئەو شێعرە یەکێک لەو شێعرانەمان بۆ بخوێنیت ئەو شێعرەی ئینەکەی بانی چاو ئەلبەتە هەموویان نییە تقریبەن لەگەڵ خاتون فەرموو وەتەن منزوری هەر ئاوایەکە کە لە هەجێجا هاتووەتە دنیا ئەڵێ لیباسی وەتەن پۆشام وە پاڵام لیباسی وەتەن پۆشام وە باڵام ڕانوک و چۆرخە و کڵاش و پاڵام یاسەی قەدیمیم فەرامۆژ نەکرد زەحمەت کێشای دۆر هەرگیز نەناڵام هەوای فەرەحبەخش کێوکەژانی تۆ خاکی ئاسانەت و دیدەم ماڵام وەتەن پێی ئافەد ئەرزی و سەماوی دەست بە دوعای خێر دەرگای حەق لاڵام سارای دنیای دوون مەزرعەی خەیاڵ تۆمی وەفای تۆ چێوتەر نەکاڵام مەجنون کۆی دوجێل سعد جەگاوڵ بە بەرزی شاهۆ کۆساڵان باڵام خەتای کەس نیەن سەرنویشتی وێم کاڵای مەینەتان بڕیان وە باڵام مامۆستا جان من پرسیارێکمە بوو لەسەر ئەوەی چۆن هەستی کردووە شاعیرە زۆر باشە ئەوە ئەبزام ڕووداوێک لە پشت بەڵێ ڕووداوی لە پشتی پەردەوە هەیە ئەم پیاوە شتی خۆش و خراپی زۆر بۆی پێش هاتووە من خەریک بووم لە ئەوڵ خزمەتان عرضکەم خۆب لە هەجیجا هەر لە مناڵیا باوکی ئینسانێکی وریا ئەبێ ئەینێرێتە خزمەتی 2-3 دانە مەلا یەکیان مامۆستا مەلا ئەحمەد ڕەشیدی
هەجیجیە کە بەلای ئەوە بێژگە لە قورئان علومی عەرەبیشی دەست پێ کردووە. یەکێکیان مامۆستا ئەحمەدی ئەنساریە لە پاوە لە خزمەتی ئەوە قورئانی ختم کردە، لە خزمەتی مامۆستا شەمسەدینی ئەسپەریجا کتابی گلوستان و بۆستان و نیساب السەبیانی خوێندووە بۆ ئێبتێدای کە لە قورئانی دەست پێ کردووە لە پاوە خۆی تقریبا ئەم چەند بەیتیوە فەرمووە. ابتداء تدريس درس وتعليم جمع وتفريق وزرب وتقسيم أستاذ من الله أحمد أنصاري واصل بالرحمة پروردگاري فايز بين بفيس فرهنگ باوه تا آخر زمان باوه چون قرآنك لوي خوندو دواء قرآنك شوتو هجيج لحجيج لخدمتي مام سام الله أحمر الشيعة دسي كردو علوم عربي ما مستقيم من بين خوش شعريكي تري شاعر بناوي حالي من بخير موقر خاتون هاو كارم به زور باشو عند خدمتها ئەستان خۆش بێ. گەردەپرسی حاڵی من چۆنەکەوا بێژم بە تۆ هەر خەریکی زەرب و چنگم سین سپەری دژمنم هەر کەسێ مائیل بە قەسر و مەنزڵ و حەوش و حەسار ناچمە هیچ شارستانێ هەر لە دێدا ساکینم. أي فلك إنصاف بسيا كيس زاورا أمن بونشاني تيروتاني دجمنت تنها منم شرط عهده قرب فرصة شارنو سمدسكوي هر لداخي بختي خوما من بچاقو بتجنم بۆ هەموو عالەم لە کەیف و شەوق و بەزمی شادیە هەر لە کونجی مەینەت و غەم ڕۆژ و شەو تەنها ئەمن دڵ لە گۆشت و خوێن سروشتم ئەی فەلەک خۆبەت نییە بۆ وەها زەجرم دەکەی ئایا مەگەر من ئاسنم. دەم خۆش خندەخان زۆر سپاس. مامۆستاجان بابینە سەر لایەکی تری شیعرەکانی ئەو بێژگەرەوەی کە ئێمە زانین بە شێوە زمانی هەورامی و یعنی بڵێن گۆرانی و سۆرانیش شعری نووسیوە بە چەند زمانی تری شعری هەیە کە نووسی بێتی شارەزایی تێ هەبوو بێت. تا ئەو ێگە من خەبەرم بێوە وابزانم کتێبەکەیکی زۆربەیم خوێندووەتەوە. بەڵێ مامۆستا بە شێوەزاری هەورامی شعری زۆرتری هەیە، ینی بە زوانی هەورامی شعری فرەوتووە، بە زوانی سۆرانی بەشێ شعری هەیە، بە زوانی فارسیش بڕێکی نووسیوە بە هەر مناسبەتێکەوە بە هەر بۆنەیەکەوە ئەو پیاوە شعری بەرزی هەیە شعری فرەی هەندێک شتی عەرەبیش ئەبینم تێ لە ناو کە جێی کردوێتەوە و شارەزایەکی زمانی عەرەبی لە ناو شعرەکانی بەڵێ نەگوەکو شعری عەرەبی نووسی بێت بەڵام دیارە شارەزای زمانی عەرەبی بووە. بەڵێ من گەرەکم بۆ ئەوە لە خزمەتتانە عەرز بکەم ئەم مامۆستا بێژگە ئەم پێشانە کە وتمان بۆی ئەم سەنعەتانە کەزانێ مەلایج بووە بەڵێ لە ئاوایی کانی حسێن بەگا کە وا لە منتەقەی ژاوەرەوە مەلایەتیشی بۆ کردوون هەر ئەو سەعاتە ئاویەکەی کاتێک دروست کردووە ئەمری سنعی 25 ساڵانە بووە مەلا بووە بە خاتری ئەمە کە شتێک بێ وەختەکە بانگ و سەڵاکەیان بۆ بڵێ ئەڵێن لە ئاوایەکەیانە فرە شەرحی ناڵم حاجیەک سەعاتی ئەبێ و ئەو ڕۆژە کە بەیانی ڕەمەزانە جەمە بن لە مزگەوتا و لە حاجی ئەخوازن کە سەعاتەکەی بنێتە اختیاری مامۆسا ئەویش ئەڵێ مامۆسا ئەم سەعاتی منە شتێکی باشە تەڵایە هۆشت پێوە بێ ئەمیش تێ بە فکری خۆی سەعاتێک چاک ئەکا بە ئاو ئیسە شەرحی چون بەرنامەکەمان ئێمە ئەوەنە وەخت ناخایێنێ خۆی سەعاتی درۆزەکات دوان زەمین تقریبەن 30 ڕۆژەکەی ڕەمەزان بە سەعاتەکەی خۆی سەعاتەکەی حاجی ئاتۆ بە سەعاتەکەی خۆی سەڵاتەکەیان بۆ ئەکا و تەراویحەکانیان بۆ ئەخوێنێ و تا 30 ڕۆژەکەی ڕەمزان تەوا بێت دەوری 5 تا 10 دقیقە ئاوەکەی ئەم ئەوێتە بخار کەمەوێتەوە فەرقیانەوێ ئیجا ئەو پیا مەلا بووە ئیسا گەرەکمە یەکێ لە نەهامەتەکانی کە نەبوو بە مەلایەکی قەوی چون ئەیتوانی ببێ عەرسان کەم ئەو ئینسانە دەستی فرە جوڵیاگە ساڵی 1312 یا سێنزەی کۆچی ڕۆژیاری نەفەرێ خزمیان ترەقەیەکی دینامیت پێداکە
ئەی باەتە دەست و ئەو هەر لە مناڵیات سەنعەتکار بووە دەستکاریە کایژێ ئەمە بیکەمە یا کلکەوانە یا بیکەمە سەری قەڵەمێشتێ دەستی لێداوە تەقێتەوە سێ ئەنگۆشتی دەستی چەپی و چاوی چەپی ئەوە ئیسە لەو کاتا قورئانی خوێندووە گلۆستانی خوێندووە نساب سەویانی خوێندووە بوسانیی خوێندووە لای مامۆسا کە مامۆسایەکی قوی باشی عالمی عەرەبیە خەریکە عەرەبیە خوێنێ کتێبە وردەکانی سەرف و نەحویی بڕێک خوێندووە لەو دوای ڕۆژێک بەلای مامۆساوە کە ئەر ئەچێتەوە بۆ ماڵەوە دوو نەفەر خەریکن بەیەکەوە قسەکەن ئێژن ئەم کوڕی سۆفی حەبیبە عەرەبیش ئەزانی و فارسیش ئەزانی و ئیفلیجیش بووە قسەی ئەوانە گەڕم و بۆ سوالکردن باشە ئەم کوڕە ئەم قسە ئەبیسێ ئەوە لە دڵی ئەڵێ ئەم خەڵکەوە ئەزانی من بۆ ئەوە ئەڕۆم عەرەبیە خوێنم فێر بۆم مەسەنە ئەو ئیشانە بکەم بەیانی باوکی هەرچی پێ ئەڵێ سعدڵا بڕۆ بۆ سەری دەکات لە وڵای تر ناخوێنم ئەو بەدبەختیە یەکێک لە نەکبەتەکانی ژیانی ئەو پیاوە ئەوە بووە کە ئەو زەربە لێیاندا نەیتوانی بێتە مەلایک وەیلا مەلایکی قەوی بوو قورئانێکی باشی بوو قورئانێکی فرە لەبەر بوو معنی قورئانێکی باشە زانی مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاسی خاتوونەکەم دەست و چاوە خۆش بێ زۆر دەستخۆشی ئەڵێم بە ئێوە ئینشاءالله لەخوا ئەخوازم هەمیشە لە کارتانە کە کاری فەرهەنگی و ئەدەبی هۆنەریە هەمیشە سەرکەوتوو بن بەخوای گەورەتان ئەسپێرم زۆر سپاس مامۆستاگیان ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی تری شاعر کۆتایی بە بەرنامەکەمان دێنین کە لەلایەن کاک حەمیدەوە دەخوێنرێتەوە زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون یاران بە خەیاڵ بە یادی جاران عمرێ بە عەبەس دنیا و یاران سەرکێشام دیار باغات و ناوێ درەختە سەرسەوز پەروەردە و ئاوێ ئەنواع و ئەقسام هەنار و هەنجیر هەنگور و هەمڕۆ وەزی بە تەوفیر باقی میوەجار هەر کام تۆ واچی شۆکر و نیعمەتێ مەیۆ بساچی خوداوەند قەسەم وەتین بوەردەن جەو بۆن و هەنجیر دەوای دەردەن زیاتر قەتعی بەواسیراتەن باز هەم شەجەریەن حەکیمان واتەن